بەخێراتنی هەموو لایەکەم جارێکی تر هەفتەکەی تر باسی پەیوەندی مامۆستامان کرد لەگەڵ پەیوەندی خوێندکاران لەناو خۆیان و لەگەڵ یەکدا و بەشێکی باشتر بە شێوەیەکی باشتر شەرحی مەسەلەی ئەوەی کرد کە مەبەستمان لە پەروەردە چییە، مەبەستمان لە پەروەردەی دیموکراتی چییە و وردە وەکو شتەکان ڕوونترن. ئەمڕۆ ئاماژە بە گرنگی شوێن ئەەکەین، مەکان، شوێن یا فەزا، سپەیس بە ئینگلیزی، ئەو شوێنەی کە پەروەردەکەی تێدا ڕوو ئەدات و باسی ئەوەکەین کە ئەمە پەیوەندی چییە بە قسەکانەوە کە دەکەین و ئێمە باسی پەروەردەی ڕەخنەیی دەکەین و باسی دیموکراسی دەکەین و باسی پەروەردەی باش و ناباش و کۆمەڵێ مەعریفە و ئەو شتانەی کە باسی لێوە دەکەین زیاتر ڕوون ئەبێتەوە و وەکو بڵێ لە گۆشەنیگایەکی دیکەوە باسی بابەتەکانەکەین. وەکو بیرهێنانەوەیەکی خێرا ئێمە ئەومان لە بیر بێ جارێکی کە پەروەردەی دیموکراتی، مەبەستی پەروەردەی دیموکراتی بۆ پێکەوەبوون و هاریکاریە، یعنی بۆ کۆی ئەو شتەی کە مەعریفەکە بەڕێوە دەبا و مامەڵەکان بەڕێوە دەبن و چالاکی و کردار و بیرکردنەوە و شتەکان بەڕێوە دەبا بە شێوەیەکی گشتی چەترە گشتیەکە بۆ پێکەوەبوون و هاریکاریە، بۆ بوون بە خەڵکە، بۆ ژیانی پێکەوەییە، بۆ ژیانی یەککەسی نییە کە پەیوەندی دابڕاوە لەگەڵ خەڵکانی دیکەدا. تەنانەت ئەگەر کەسەکە لە دوورگەیەک بێ بە تەنیاش بێ هەر پەیوەندی هەیە، وەکووتمان تەنانەت پەیوەندی لەگەڵ خۆشیە هەیە، بۆیە ئەوەشە تۆ چۆن لەگەڵ خۆت ئاشتی و چۆن لەگەڵ دار و دیوار ئاشتی، لەگەڵ ئاژەڵ، لەگەڵ داروبەرد، لەگەڵ ژینگە. بۆیە ئەو پەیوەندیە ینی بە شێوەیەکی گشتی پەیوەندەکە پێوەست نییە بە تاکە نەفەرەوە، تەنانەت تاکە نەفەریش پەیوەندی هەیە. بۆیە مەسەلەی پێکەوەبوون و هاریکاری بنمایەکی سەرەکی پەروەردەی دیموکراتی ئەوەمان لە بیر بێت. بۆ بەریەکەوتن و دروستکردن و چاکردنی پەیوەندی مرۆییەکانە ئێمە باسی گرنگی پەیوەندیمان کرد کە دیموکراسی ینی هێزی پەیوەندی مرۆییەکان، ئەو هێزەیە کە لە ئەنجامی پەیوەندیەکانی مرۆڤەوە دروست دەبێت بۆ بەریەکەوتنی مرۆڤەکانە، بۆ دابڕان و لێکجیابوونەوەی نییە، بۆ بەریەکەوتنە، بۆ بەریەکەوتنی جەستەیە، بەریەکەوتنی فکریە، بەریەکەوتنی ڕۆحیە، وانە باسی ئەومان کرد کە دژی دابڕانە و دیموکراسی لە دابڕاندا نایەتە گۆڕێ. بۆیە بۆ بەریەکەوتنە، بۆ دروستکردن و چاکردنی پەیوەندی مرۆییەکانە، بۆ دروستکردنی پەیوەندیە و هەنەک دروستکردنەکەش بەڵکو پەیوەندیەکی چاکیش بێت، یا پەیوەندیەک هەیە چاکی بکەیت بۆ ئەوەیە کە مرۆڤ بتوانێت بژی. پەروەردەی دیموکراتی بۆ چییە؟ بۆ ئەوەیە کە مرۆڤ بتوانێت بژیت، وانە و ئێمە ئەکرێ بۆ مانای ژیان فراوان بکەین هەر کاتێک ویستمان. ئایا ژیان یعنی نان و ئاو خواردن و بەیانی لەخەوە هەسیوارە بخەوی؟ وانە یا ژیان شتێکی ترە؟ ینی وجودە یان حیاتە، باڵێن ئەگە بە عەرەبی باسیکەین. باسەکە باسی بوونە یا باسی ژیانە؟ بە ئینگلیزی ئەڵێ living یا existing. existing ینی بوون، ینی وجودێکی مادیت هەیە. living ئەوەیە کە تۆ ژیان بژیت، وانە بۆیە پەروەردەی دیموکراتی بۆیە مرۆڤ بتوانێت بژی. باشە، بە هەموو فراوانی مانای ژیانەوە کە تەمان ئێمە باسی پەروەردەکەین، باسی خوێندنگە ئەەکەین، باسی قوتابخانەکەین، باسی زانکۆکەین، باسی هەر ناوەندێکی ترەکەین، حوجرە ئەەکەین، مەدرسە ئەەکەین، هەر ناوێکی لێ ئەنێیت. خوێندنگە شوێنی خوێندن شوێنێکە کە مرۆڤ ئەپرسێت، یعنی لەو شوێنەدا پرسیار ئەکات، ئەپرسێ باشە کە بژی مرۆڤ پەروەردەی دیموکراتی بۆ مرۆڤ بژی چ جۆرە ژیانێک، وەکو باسمان کرد. مەبەستەکە لە وجودە، مەبەستەکە لەوەیە تۆ بەیانی لەخەو هەستی تونان و ئاو بخۆیت و ئەو شتانەی وەکو هەر بوونەوەرێکی تر ئەکات تۆش بیکەیت، یان پێناسەیەکی ترمان بۆ ژیان هەیە، یان ئامانجێکی دیکەمان بۆ ژیان هەیە. لە هەمان کاتیشدا هەم پرسیارەکە بکات کە چ جۆرە ژیانێکە، چی پێویستە، چۆن بکرێت، چۆن نەکرێت، گفتوگۆیەکرێت و کاری بۆ بکات، کاری بۆ ئەو ژیانە بکات کە گفتوگۆی لەبارەوە دەکات کە باسی دەکات. بۆیە ئەمانە ئێمە وەکو بنەما وەری بگرین، ئەو بیرهێنانەوەیشە بۆ هەمومان. باش، پرۆسەی پەروەردەیی
ڕسمی بێ یان ناڕسمی بێت بە تایبەتی ڕسمی کە ئێمە ئەگەر بهێنەوە مەسەلەی باسی قوتابخانە و خوێندن گەوزان کۆ ئەمانە حجرە بۆ نمونە ئەویش بەشێک لە خوێندنی ڕسمی لە بەتاڵیدا ڕوونادات وانە لە شوێنێکدا ڕوودەدا لە فەزایەکدا ڕوودەدا باشە لە عەرزێکدا لەسەر کورسیە لەناو لە شوێنێکە شوێنێکی بەرجەستەیە لە شوێنێکدا ڕوودەدا باشە درێنگەوە بزانین کە ئەو شوێنەی کە پەروەردەکەی لە ڕوودەدات گزارشتە لە پرۆسەکە گزارشتە یعنی تعبیر و تەفسیری پرۆسەی پەروەردەکە ئەکات نیەتی پەروەردەکەش نیشان ئەدات و ئاراستەشی ئەکات باشە گزارش لە نیەتەکەی دەکات گزارش لە ئاراستەکەی دەکات ئەمە باسی تەمان باسی ئەوە ناکەین کە وا ڕێکەکەوێت لە بندارێکدا کۆمەڵێک خەڵکدا ئەنیشن و کۆمەڵە قسە ئەەکەن و پرۆسەیەکی پەروەردی دەگۆڕ باسی ئەوە ناکەین باسی ئەوەکەین کە تۆ با بڵێن ئەگەر باسی خوێندنی ڕسمی بکەین قوتابخانە ساڵی خوێندنی هەیە یەک ساڵی دوور و درێژ بەلای کەمی لە یەک شوێنەکە دیار کراوە پێشتر ئامادە کراوە پێشتر کۆمەڵێ یاسا و ڕێسایی خۆی هەیە شکلی هەیە ئیشی هەیە تەرتیباتی هەیە بۆ 18 ساڵی خوێندن تۆ شوێنی دیارکراوت هەیە پۆلەکە هەرجارە لە شوێنێک نییە بۆی ئەو شوێنە دیار کراوە بڕیاری لێدراوە سروشتی شوێنەکە شکلی شوێنەکە بۆن و وەکو بڵێ حاڵی شوێنەکە هەمووی گزارشتە لە پرۆسەکە لە نیەتی پرۆسەکە بۆچی ئەم پرۆسی پەروەردەیە دەکرێت و چه ئاراستەیەک لە خۆ دەگری دوایی بەو کۆمەڵەشت ڕوو نەبێتەوە لەسەر مەسەلەی تعبیرە فەلسەفەی پەروەردە ئەمانش بۆیە ئەوەی کە ئەو قسەیە باستێکات چییە کە شوێن دابڕاو نییە لە پرۆسەکە شوێنی ڕوودانی پەروەردە دابڕاو نییە لە پرۆسەی پەروەردەیی یعنی بۆ نمونە تۆ ناڵێی پەروەردەیە جایتر لە مەریخ بێت لە ژێردار بێت لە ژوور بێت لە هۆڵێکی داخراو بێت لە هۆڵێکی کراوە بێت هیچ حەقی بەسەر ئەوە نییە وانە ئەمەش تاان پەیوەندی بە چی هەیە ئەگەر بیتان بێ ئێمە وتمانە کە پەروەردە ناسی ڕخنەی جەخت لە چی کاتەوە لەوە کاتەوە کە پەروەردە پەیوەستە بە ژیانەوە پەیوەستە بە ژیانەوە مامۆستا ئاسۆ بوو نمونونەکەی هەیە مامۆسایی دیکە بوو وتی مەسلەی سیارە تێکچوون و شتەکە ها باسی ئەو نمونەمان هێناوە ئەبێ ئەوە باز بکەم کە ها قسەکانمان پەیوەندی بە یەکەوە هەیە ئێمە هەموو قسێک کە دەکەین لەسەر یەک ڕێچکە دەکەین کە ڕێچکەکانی پەروەردەناسی ڕخنەین بۆیە شوێن دابراو نییە لە پرۆسی پەروەردەیی نەخشی شوێنەکە هەندەسەی شوێنەکە دیزاینی شوێنەکە گزارشت لە جۆری پەروەردەکە دەکات گزارشت لە جۆری پەروەردەکە دەکات تعبیری ئەکات ڕنگدانەوەی پرۆسەکەیە باشە ئەمە ینی چی ئەم قسانەی کە کردمان ینی بابەتی خوێندن لە شوێنی خوێندنەکەدا نەبڕاوە تۆ شتێکی باش ئەخوێنیت ئەگەر ناوی بنین باش با بڵێن بە شێوەی گشتی ناکرێت شتێکی باش بخوێنی بەس لە شوێنێکی خراپ بۆ نمونە تۆ ناتوانی تەنها لەبەر ئەوەی بابەتێکی پەروەردەیی دەخوێنی شوێنەکە ئۆتۆماتیکی ببێتە شوێنێکی پەروەردەیی ینی خوێندنی بابەتێکی پەروەردەیی لە هەر شوێنێکدا شوێنەکە ناکاتە شوێنێکی پەروەردەیی باشە ینی تەنها تۆ بۆ لە شوێنەکە دانیشتی باسی زانست دەکەیت ئەو شوێن نابێتە شوێنێکی زانستی وڵاتێت تۆ باسی زانست کردیا زانستی تێدا دەخوێنی دەکرێت شوێنەکە زۆر نازانستی بێت دەکرێت شوێنەکە دژە زانستیش بێت تەنانەت دەکرێت تۆ باسی بابەتێکی پەروەردەیی بکەیت لە شوێنێکدا کە شوێنەکە فڕی بەسەر پەروەردەوە نیە هیچ پەیوەندی بەسەر پەروەردەن تەنانەت دژە پەروەردەشە دژە پەروەردەشە وەکو ئەو وایە ئەگەر نمونەیەک بدەم وەکو وایە تۆ لە زیندانێکدا باسی ئازادی بخوێنیت لە زیندانێکدا کە شوێنی ئەشکەنجە و ئازاردان و ئیزعاجکردن و ڕێگریکردن و هەرچیشتی خراپ بێ تۆ هەموو ڕۆژێ بێن باسی دەرسێکی ئازادی و دەرسێکی جوانی ئازادی و چاکی ئازادی بۆ بکەن تۆ نابیتە کەسێکی مرۆڤێکی ئازاد نابی لەوەیە چێ لە مەسەلەی گەشە پێدانی مرۆیی و ئەوەی تەنوێ بەشەری و ئەمانە بێ تێتگەێنێ بڵێ ناتۆ ئەگەر لە مێشکی خۆتا خۆت ئازادبی شوێن حەقینە نەخێت پەروەردەناسی ڕخنەی وا ناڵێت تۆ
لەبەر ئەوەی دەرسێکت هەیە لە قوتابخانە پێ دەوترێت دیموکراسی ئیتە خۆ پۆلەکە نابێتە پۆلێکی دیموکراتی سیفەتی دیموکراتی بوون وەرناگرێت لەبەر ئەوەی تۆ دەرسێک ئەخوێنیت بە ناوی دیموکراسی وانە تەمان ئەگەر بیتان بێ ئێمە قسانەمان سەیر نین کردومانن پێشتر بە شێوەی جیاواز باشە بۆ نمونە تەنها بەهێنانی خوێندنی پرۆگرامی سویدی تۆ نابی بە سویدا باسی پرۆگرامی سویدیمان کرد ئەگەر بیرتان بێت تەنها بەهێنانی مەعریفەیەک لە شوێنێکی ترکە لە شوێنێک ئیش دەکا تۆ نابیتە ئەو شوێنە باسی بۆ نمونە ئەو شتەی لە کۆریای باشوور ئیش دەکا و کۆریای باشووری پێشکەوتووە مەرج نییە کوردستانی پێش بکەوێت وانە ها قسانەمان کرد ئەمە هەمان تعبیرە هەمان شتە هەمان باسە بەوەی کە شوێن گرنگە ئەبێ شوێن لەگەڵ دەرسەکەدا یەک بگرێ سروشتی دەرسەکە وردەکاری دەرس و وانەی خوێندنەکە لەگەڵ شوێنەکەدا یەک دەگرێت بمانەوێ و نەمانەوێت شوێنەکە کاریگەری لەسەر دەرسەکە هەیە و ئاراستەی دەرسەکە دەکات بە تایبەتی ئەگەر شوێنەکە زاڵتر بوو ئەیسە بۆ نمونە ئێمە تەمەن لە کوردستاندا شوێن زۆر زاڵترە لە بەرنامەی خوێندن بۆچی لەبەرەوەی کاتێکە لە 2008 با بڵێن پرۆگرامیان گۆڕی شوێنیان نەگۆڕی مەکتەبەکانیان نەگۆڕی وانە ئێمە لە 91 و 92ەوە کورد لە کوردستان خەڵکی کوردستان با بڵێن یا حکوومەتی هەرێمی کوردستان ئەو پرۆسەی پەروەردەی بەڕێوە دەبات و چەند جار دەستکاری کتێبی کردو دەستکاری منهەجی کردو دەستکاری وردەکاری خوێندنی کردووە بەڵام شوێن شکلی پۆل نەگۆڕاوە وانی ئەوە خۆی زۆر شت دەڵێ ئەوە خۆی زۆر شت ڕوون دەکاتەوە بۆیە مادەم خوێندنی دیموکراسی لە هەر پۆلێکدا پۆلەکە ناکاتە دیموکراتی خوێندنی بابەتی ئەخلاق لە هەر پۆلێکدا پۆلەکە ناکاتە پۆلێکی ئەخلاقی وانە خوێندنی بابەتی دینی با بڵێن لە هەر پۆلێکدا پۆلەکە نابێتە پۆلێکی دینی باشە خوێندنی شەریعەت با بڵێن لە پۆلێکدا لە ناو گروپێکدا مانای وانە گروپەکە گروپێکی شەرعیە ئەگەر بە شێوەی جیاواز باسی بکەین خوێندنی زانست لە پۆلێکدا مەرج نییە پۆلەکە بکاتە پۆلێکی زانستی دەکرێت زانستی بێت بۆیە ئەم قسانەیانی چی ینی ئێمە کاتێک کە بەڕاستی ئەگەر بمانەوێت پەروەردەیەکی دیموکراتی بەو شێوەیە کە ئێمە باسمان کردو قسەی لێ دەکەین و بنەمای پەروەردەناسی ڕەخنەییە دەبێت تەنها لە دروستکردنی قوتابخانەکاندا تەنها بنەما هەندەسیەکان لە بەرچاو نەگرین لە ڕووی هەندەسیەوە قوتابخانەکە ڕێک و پێگوێمان نایوانە و شوێنە قوتابخانەیە و شوێنێکی پەروەردەییە ینی لە دروستکردنی قوتابخانەدا دەبێت کۆمەڵێشتی تر ڕەچاو بکرێت کە لە دەرەوەی زانستی هەندەسەیە لە دەرەوەی بنەما و پێداویستی هەندەسیەکانە تا چەند ئێمە ئەو شتانەمان کرد تا چەند بۆ نمونە دیزایانی مەکتەب لەسەر بنەماکانی دیموکراتیە تا چەند شوێنی دانیشتن شوێنی ڕێخستنی پۆل شێوازی دانیشتنی پۆل شێوازی ئێمە باسمان کرد لەسەر مەسەلەی مامەڵەی مامۆستا و تەلەبە تەنها لە بەرەوەی مامۆستا لە پۆلدایمان نایوانێ مامۆسایەتی دەکات تەنها لە بەرەوەی ئەرکەکانی جێبەجێ دەکات و مەعاشەکەی حەڵال دەکەمان نایوانێ پەروەردە ڕوویداوە فێربوون ڕوویداوە گەشە سندن و پەیوەندی ڕوویداوە بۆیە تەنانەت لە دیزایانی قوتابخانەکاندا گرنگە بنەما پەروەردەیەکان لەبەر چاو بگرین ئەگەر ئێمە بنەمای پەروەردەییمان تەڵقین بێت پۆلێک دروست دەکەین کە بۆ تەڵقین باش بێت پۆلێک دروست دەکەین کە بۆ تەڵقین باش بێت ئەگەر مەبەستمان ئەوە بێت کۆمەڵگەیەکمان هەبێ مێشکی بە یەک چاوی بە یەک ئاراستەشت ببینێت زۆر سەیرەم لاولان نەکات پۆلێکی بۆ ڕێکەخین و نەخش ئەەکەین کە وا لە مرۆڤ بکات تەنها ئاوا سەیر بکات کەسی بەرامبەر چی پێوت بڵێ باش کتێب چی وت بڵێ ڕاستەکەی چیان دەرخواردای بڵێ الحەمدولillah هیچ قسەرە قسەی سیستەمەکەدا نەکات پرسیاری لێ نەکات ڕەخنەی لێ نەگرێت باش زۆر جار شوێن دژی پەروەردەیە بەس چۆن ئەم شوێنە پێچەوانەی پەروەردە دەبێت بۆ نمونە شێوەی دانیشتن
شێوەی دانیشتن لە پۆلدا سەیری شێوەی دانیشتنی پۆلەکانی ئێمە بکە لە ئاستی زانکۆ لە قوتابخانەکان لە پۆلی 1ەوە تا پۆلی 12 بە درێژایی خوێندنی ڕسمی ئێمە لەوەتەی لەم عێراقە 100 ساڵە 100 ساڵە خوێندنی ڕسمی هەیە دانیشتن بە شێوەیەکی گشتی نەگۆڕاوە شوێنی دانیشتن نەگۆڕاوە کە حکمی مەلەکی بوو دانیشتن هەر بەڕیز بوو بەرامبەر بە مامۆستا سەیری تەلەبەیە کردو کە حکمی جمهوری بوو هەمان شێوە کە حکمی بەعسی بوو هەمان شێوە کە حکمی کوردی بوو بە دیموکراتیەکەی و بە براکوژیەکەی و بە نازام چیەکەیەوە هەر نەفسی شتە ئێمە دەچین دەستکاری کۆمەڵش دەکەین دەستکاری کۆم قسە دەهێنین یاساکان کۆمەڵی وشە و کۆمەڵی چەمکی بۆ زیادەکەین و باسی دیموکراسیەکەین کەچی پۆلەکەمان شێوەی دانیشتنەکەمان نەگۆڕاوە تۆ شێوەی دانیشتنت کاریگەری لەسەر ڕۆحی دیموکراسیەیە کە باسمان کرد کاریگەری لەسەر پەیوەندیەکان هەیە کاریگەری لەسەر حاڵی پۆلەکە هەیە کە ئەم پۆلە چ جۆرە پۆلێکە وانە باسی ئەومان کرد کە بێدەنگی مانای گوێگرتن نییە دانیشتن معنای عاقلی نییە هەمیشە وانە بێدەنگی پۆل و لەناو کەوانە کۆنتترۆڵی پۆل مانای ئەوە نییە کە پەروەردە ڕوودەدا و معریفە ڕوودا شێوەی دانیشتن دەکرێت دژی پەروەردە بێت شێوەی دانیشتن کاتێک کە تەلەبە و مامۆستا بە شێوەیەک دانیشتن کە پەیوەندی دیموکراتی ڕوونەدات پەیوەندیەکی پەروەردەیی ڕوونەدات پەیوەندی ڕئیس و مەرئوس پەیوەندی گەورە و بچووک پەیوەندی ئاغا و ڕەعیەت ئەگەر ئەو پەیوەندیە بێت ئەمە پەیوەندی پەروەردەیی نییە ئەگەر مامۆستا دەسەڵاتدار بێ و خوێنکار بێ دەسەڵات بێ وەکو وتمان لە پۆلێکدا کە هاوسەنگی هێز نییە یان تە ئاستێکی چەوسێنەر هەیە کۆمەڵێک بێهێز کرابن کۆمەڵێک هێزداربن پەروەردە ڕوونادات بیرتان دێ باسماگە هەفتەکەی تر تەنانەت دیواری ژوورەکان دیواری ڕق و تەق دیوارێک کە هیچی پێوە نەبێت دیوارێک کە بێ ڕۆح بێت چ جۆرە پەیوەندیەک دروست دەکات چ جۆرە پۆلێک دروست دەکات چ جۆرە پەروەردەیەک دێنێتە گۆڕێت دیوارێک کە هەمووی بە قەڵەم نووسرا بێت دیوارێکە پیس و پۆخڵ بێت دیوارێک کە ڕەش بوو بێتەوە ناشرین بێت گرنگی پێ نەدرابێت سەقفێک شێوەی پۆلەکە بەگشتی ڕەحلەکان ئەرزێکی پیس و پۆخڵ ژوورێکی تەپ و تۆزاوی باشە ئەو وێنانەی کە هەڵواسراون ئێوە مامۆستایان ئەوە بزانن پێتان وایە مەسەلەی هەڵواسینی ڕسمی سەرۆک لە پشتی مامۆستاوە هیچ گزارشتێکی سیاسی نییە بۆچی ڕسمی سەرۆک عادەتەن کە هەڵدەواسرێ بۆچی لە پشتی تەلەبەکانەوە نییە بۆچی لە پشتی مامۆستاکەوەیە هۆکار چی ئەوایە شتێکی سەیرە کە تۆ ڕسم لە پشتی مامۆستاکەوە دائەنرێت لەسەر تەختەکە بۆی زۆرینەی تەلەبەکان بیبینن لەبەر چاویان بێ باشە ڕسمەکانی دیوار چ جۆرە ڕسمێک هەڵواسراوە ڕسمی زاناکان هەڵواسراوە ڕسمی مناڵەکان خۆیان تەلەبەکان خۆیان شتیان دروست کردووە لەوحەیەکی هونەریە چزانم فۆتۆیەکە گرافیکێکە شتێکە چی هەڵواسراوە ئەمانە هەمووی کاریگەریان لەسەر ئەوە هەیە کە ئایا پەروەردەکە شوێنەکە دژی پەروەردەیە یان لەگەڵیەتی ئێمە بە هەر بڵین خوێندن و زانست و چی و چی واقعەکەمان تعبیری لێ نەکات شێوەی دانیشتنەکەمان دیوارەکان ڕسمەکان بۆ نمونە قوتابخانەکە باسی خوێندن و باسی ڕێزکردنەکە چی مامۆستاکە خۆنەرە بگرێتە تەلەبەوە بڵێ وانە وتمان شەقی تێ هەڵدا قسەی ناشرینی پێ بڵێ بیشکێنێتەوە یان هەر نەشیشکێنێت بەس گوێی بۆ نەگرێت اعتیباری بۆی نەبێت بڵێ من دەرسی خۆمە لێمەوە دەڕۆم ئەویتر مشکلەی کێشەی من نییە مهم ئەوەیە من دەرسەکەم تەواو دابڕینی وانەکان لە یەکدی یەکێک لە شتە سەیرەکانی سیستەمی خوێندنی ڕسمی ئەوەیە کە تۆ بیرکاری لە فیزیادا ئەبڕێ فیزیا لە کیمیادا ئەبڕێ کیمیا لە زیندەزانیدا ئەبڕێ زمانی عەرەبی لە کوردیدا ئەبڕێ زمانی ئاین لە زانستدا ئەبڕێت باشە لە دەرسی زانست خوا نییە لە دەرسی ئاین خوا هەیە لە دەرسی ئاین کەون و بوونەوە خوا دروستی کرد لەسەر زانست پەرەسەندن و سروشت و ئەم شتانەیە لە یەکدا بڕاون ئەمانە لە دەرسی کۆمەڵایەتی باسی سیاست ناکەی لە سیاست باسی جوگرافیا ناکەی جوگرافیا پەیوەندی بە سیاستەوە نییە مێژوو حەقیقەتێکە و
پەیوەندی بە ئەڵگۆڕی گۆڕانکاری سیاسیانی شتەکان هەمووی لە یەک دابڕاون وانەکان لە یەک دابڕاون باشە هەریەکە مامۆستای خۆی هەیە هەریەکە شتی خۆی هەیە هیچ پەیوەندی بەیەکەوە نییە تۆ لە فیزیا زیرەک بیمانایەوە نییە لە بیرکاریا زیرەکی یا لە فیزیاتی ئەگەری بیرکاری تێناگەی ینی ئەم دابڕینە لە یەکدی دژی پەروەردەیە ماوەسە ناهێدە دەڵێ پەنجەرە و کەتیبەی پەنجەرەکان ڕێک ئەڵێ پەنجەرەی سژنە نەک هەر ئەڵێ پەنجەرەی سژنە هەر زۆر جار ماوەسە ناهێدە زۆر جار باسم کردووە لێرە ئاماژەم پێداوە زۆر جار بینایەی خوێندنگەکە کۆنە سجن بووە یا کۆنە پۆلیسخانە بووە کە ئەمە خۆی زۆر شت دەڵێ وانە مامۆستا ئاسۆ دەڵێ بەوانەی کۆمپیوتەر ئەڵێن لاوەکیە دەوەرە خەڵک گەشتە کوێ لە پێشکەوتنی تەکنۆلۆژیادا ئێمەش داری نازانین دەڵێن ساحەکەی خوارە دەڵێن لاوەکیە بۆ لەبەرەوەی کاریگەری لەسەر ئیمتحانات نییە تۆ ئیمتحانی تیان ناکەی بۆی لە کۆمپیوتەر ئیمتحان بکەی بە کۆمپیوتەر دابین بکەی ئەبێ کۆمپیوتەر هەبێ کۆمپیوتەریش دابین ناکات سیستەمەکە ئەڵێ ئەبێ لە سەوەرەکە جوابێتەوە ئەو بۆ ئەو باشە بڕیارێکی سیاسیە داوێتی نایەوێ مەسرفکە کۆمپیوتەر سەرکە چوو کۆمپیوتەر دانان کارەبای ئەوێ خزمەتی ئەوێ پاکوخاوێنی ئەوێ کەسێکی ئاگای لێ بێت نەشکێنرێت کۆمەڵ سەرێشی هەیە بۆیە ئەو پێتەڵ لاوەکی ئاسان بە ئاسانی ماسە نایدەڵێ یە گۆڕانکاری کراوە ئەویش بلاکبۆرد کرا بە وایت بۆرد و بەس هەموو گۆڕانکاریەکان ئەوە بوو لە ماوەی نیو سەدەدا بینای ساڵی بڵێ ئەمە خۆی شتێک بە ئێمە دەڵێت مەبەستەکەی من لە چییە؟ ئەم مەسەلەی شوێنە شتێک بە ئێمە دەڵێت کە ناگۆڕێت و کە یەک شتەکە بێلایەن نییە ینی هۆکارێکی هەیە کە وایە با ئێمە کتێب بگۆڕین با سویدی بێنین با فینلەندی بێنین با بریتیش کاونسڵ بێت چی بکات چی نەکات لە کۆتاییدا شوێن بڕیار دەدات ئێمە ناڵێن شوێن هەموو شتێکە بەڵام شوێنی پەروەردە بڕیار دەدات کە ئایا ئەوەی کە لەو شوێنەدا ڕوودەدا پرۆسەیەکی پەروەردەیە یان ناپەروەردەیە لە پۆلی تەقلیدیدا لەو پۆلەی مەبەستم لە تەقلیدی چێ لەوەی کە ئێمە پێی ڕاهاتوین لە پۆلی مۆدێرندا پۆلی تازە باسی حوجرە ناکەم لە حوجرەوانە بووە لە پۆلی مەدرسەکان و حوجرە و ئەمانە وانە بووە بەو شێوەیە بەس لە پۆلی مۆدێرنی تەقلیدی ئەوەی کە ئێمە پێی ئاشناین خوێندکاران پشتیان لە یەکتریە هەمووی پشتی لە ڕفێقەکانێتی یەک دوو کەسی لە تەنیشتە بەڵام پشتیان لە یەکتریە بەڕاستی بە شێوەیەکی گشتی کاتێک کە ئەبێتە سیستەم کاتێک کە شقڵێک وەرئەگرێت بیتان دێ باسی نمونونەکەی خۆمم کرد وتم ئەمیدەکە هاتە ژوورەوە کە بینی بە بازنەی دانیشتین و قسە ئەەکەین و حیوارە وەکو کۆمەڵێ خەڵک کە قسە لەگەڵ یەکتری ئەەکەن و حیوار ئەەکەن تێنەگەیشت هەستی کرد ئەمە شتێکی خراپە ئەمە پۆل نییە لە مێشکی ئەودا پۆل ئەوەیە کە تۆ پشتت لە یەک بێ تەنها ڕوود لە سەرچاوەکە بێت سەرچاوی مەعریفە ئەویش مامۆسایە چاوت لە هیچ شتێکی تر نەبێت وانێ بەڕاستی پشت تێکردن بە شێوەیەکی سیستەمی دژی ڕۆحی دیموکراسی مامۆستا نەجات دەڵێ بەهۆی بینای خوێندنگاکانە خوێندکار کە دێتە قوتابخانەوە دەزانێت ئەچێتە سجن بۆیە هیچ ئارەزوویەکیان بە خوێندن نەماوە بزەبت با هەر ئێمە باسی ئەو بکەین و خوێندن بخوێنە چونکە خوێندن بۆ نازام چی و نیشتیمان و چی کۆمەڵە قسە و بریق و باق و قسەی بریقەدار گرنگ ئێمە سەیری شوێن ناکەین پرۆسەی پەروەردەی ئێمە چاکسازی پەروەردەی ئێمە فکری پەروەردەی ئێمە شوێنی لە پەروەردە دابڕیوە بۆیەش پەروەردەناسی ڕخنەی گرنگە چونکە لە پەروەردەناسی ڕخنەیدا شوێن پەیوەستە بە پەروەردەوە پەیوەستە بە پرۆسەی پەروەردەیەوە وەکو گوتم ناتوانانی بڵێ شوێن حەقی بەسەر مەسەلەکانەوە نییە ناتوانانی بڵێ شێوەی دانیشتن پەیوەندی بەسەر ناوەڕۆکەوە نییە پەیوەندی بەسەر ئەو ڕۆحا پەروەردەیە دیموکراتیەوە نییە کە پێمان وایە کە خوێندکار ئەبێ هەیبێت و لە کۆمەڵگەدا دروست ببێت نابێ بڵێ ئەم شتانە حەقی نییە دەرسەکە بخوێنە و مەنهەجەکە تەواوکۆ ئەوەیتە پەروەردەیە شتی وان نییە ئەوە هەڵەیە بەڵام کوردستان ئەمە فەلسەفەکەیەتی پێی وایە کە شوێن حەقی لەسەر ناوەڕۆکی خوێندن نییە قوتابخانەی دیموکراتی چۆنە یعنی ئەو بینایی دیموکراتی بینای دیموکراتی بینای قوتابخانە دیموکراتی بێت چۆن یعنی کاتێکە چاو ئەنووکەنیت و بینایەک یەنیتە بەرچاوی خۆت قوتابخانەیەکە دەرفەتی بەریەکەوتنی ئیجابی بەریەکەوتنی ئەرێنی لە نێو خوێندکاراندا و لەگەڵ ژینگە و کۆمەڵگەدا
زیاد دەکات یعنی وا ئەکات منداڵەکان بەریەک بکەون نەکدا ببڕن وا ئەکات مامۆستا و خوێندکار پێکەوە بن نەکدا ببڕن هەموو شتەکان ئەوەیە کە چۆن خوێندکاران مامۆستایان خەڵکەکە خەڵکێتی دروست بکەن باش ئەمە ئاراستە گشتەکەیەتی لەسەر ئەو بنەمایە مهندس پێ ئەوترێ چی بکرێ و چی نەکرێ تۆ ناڵێ من 500 مناڵم هەیە ئەم 500 مناڵە چۆن دابەشیکەم ئادەی وەرە و وەکو چۆن هێلکە دابەشەکەی بەسەر کۆمەڵێک تەبەقە بچی منداڵیش وا دابەشکی ئەمە دەوەچ لە ڕووی هەندەسیەوە مەقبولی بەس لە ڕووی پەروەردەیەوە قبول کراو نییە بە تایبەتی لە پەروەردەی دیموکراتیدا چونکە مەبەستێکی تری هەیە پەروەردەی دیموکراتی بەوەیە کە خەڵک بەریەک بکەون بگەنە یەک شێوازی پۆلەکان مامەڵەی مامۆستا و خوێندکار بەریەک بکەون ئیتر ئەم بەریەکەوتنە هەر مامۆستایەک و هەر قوتابخانەیەک و هەر کۆمەڵەیەک بە شێوەیەک تەفسیری دەکات بەریەکەوتنەکە بەریەکەوتنێکی ئەرێنی بێت لەگەڵ ژینگەدا بەریەک بکەون بۆ نمونە ینی هەر دوورمەڕۆ بە من بڵیت حوشەی قوتابخانە لە پێشەوە دانم نەک لە پشتەوە یعنی ئەوە نمونەیە بۆچی مامۆستا لە پێشەوە لە پشتەوە نییە بۆ ئەوی کە یەکەم جا دیتە ژوورەوە یەکەم شت حوشە بێتە بەرچاوت نەک دیواری ڕق ئەمە یەک بەس مەرجە هەمیشەوە بەس با بڵێن من ئەڵێن باوا بێت ئەگەر بکرێت بە مهندسەکە دەڵێن بۆ نیەتێکم هەیە حوشە گوڵوگوڵزاری تێدا دادنێم بۆچی گوڵوگوڵزاری تێدا دادنێم لەبەرەوەی ئەمەوێ قوتابخانەکە قوتابخانەیەکی دیموکراتی بێت دڵ و دەروون بکاتەوە لەسەر ئەو بنەمایە گوڵگوزار دانێم هەر گوڵگوزارم نەتوانی بە شێوەیەک یعنی هەمیشە ئەوم لە خەیاڵە چی بکەم شوێنەکە تەنها شوێنی تەواوکردنی مەنهەج نەبێت چی بکەم تەلەبەکان لەگەڵ ژینگەدا بەریەکەوتنیان هەبێت یعنی دڵیان پێی خۆی باشە بۆ نمونە چی بکەم قوتابخانەکە هەتا بکرێت دیواری نەبێت ئێمە سەر لە عێراقە لە کوردستانە نمونەی قوتابخانەی ئێمە ئەوەیە کە دیوارەکەی زۆر بەرزە یعنی یەکێک لە نمونەکانی قوتابخانەوە کە دیواری بەرز بێت دیواری تەلبەن بێت کاتی خۆی تەلبەن نیشانە کرد دیواری نازانم چی بێت مناڵ ڕانەکە کاتی خۆی تەلەبە ڕایانە کرد لە دیوارەکەەوە چون لە کۆمەڵگەکە دابڕێ من چی بکەم قوتابخانەکە لە کۆڵانەکە دا نەبڕێت ئەگەر مناڵ هەیە شتە شکێنێ ئەبێ چارەسەری بە بدۆزمە نەکچم دیواری بۆڵچنم ئەگەر مناڵ پەنجەرە ئەشکێنێ شتێک بکەم ئەو کۆمەڵگەیە ببێتە خاوەنی ئەو قوتابخانەیە پێویست بە کەتیبە نەکات یعنی پێویست نەکە خەڵکی بدزێ شت بدزێ بۆ من ئەبێت چارەسەرەکەی بەوە بکرێت نەک چارەسەرەکەی بە کەتیبە لێدان بکرێت چونکە کەتیبە لێدان دژی ئامانجەکەیە کە من هەمە وانێ دژی ئەو ئامانجەیە کە من هەمە مامۆستا ناهیدە دەڵێ کاتێ لێژنەی پەرەپێدان هاتن چەند شتێکمان خستە ڕوو کە حقیقەت بە بەڵام ئەیان وت ئەگەر تەشی ڕێز تەشی برا بەخوا قسەیەکی خراپە دەیکن ڕاستەکەی مامۆستا ناهیدە ئەوە عەقلیەتێکە ئەمە فەلسەفەیەکە هەیە پێی وایە شوێن حەقی نییە بەسەر پەروەردەوە یعنی سە بۆ نمونە لێرە لە دەرسەکانی پێشتردا باسی ئەومان کرد ئایا فەلسەفەی پەروەردە هەیە و ڕوانگەی پەروەردە هەیە من پێم وتن ینی باسم کرد و ڤیدیۆشم لەسەرەوەی بەڵێ فەلسەفەی پەروەردە هەیە فەلسەفەی پەروەردەکە فەلسەفەیەکە پێی وایە خوێندن حەقی لەسەر سیاسەت نییە خوێندن حەقی بەسەر کۆمەڵگەوە نییە کۆمەڵگە حەقی بەسەر مەنهەجەوە نییە منهەجی باشە لە سویدیش بە هەر باشە لە کوردستانیش بە هەر باشە پێی وایە علم علمە معریفە معریفەیە حەقی بەسەر شتانەوە نییە سیارەشکاندن حەقی بەسەر ئەوە نییە مەعاش مامۆستا بێ بۆ مەعاش دەرز ناڵێتەوە یعنی ئەو قسانە هەند دابڕین هەیە جۆرێکە لە فەلسەفە پێی وایە معریفە دابڕاوە معریفە شتێکە لە قالبی خۆیەتی چەقی بەست و بیرتان لێ باسمان کرد لە سەرەتاوە پێی وایە معریفە ئەوەیە کە لە کتێبەکە هەیە ئەوەی بۆ کۆریا باشە بۆ ئێرە باشە ئەوەی بۆ سوید باشە ئەوەی لە کەنەدا ئێمە ئەگەر بێت و شتەکانی کەنەدا بێنین لێرەیت ئێمە وەکو کەنەدامان لێ دێت ئەنی ئەمە قەناعەتێکە و هەیە ئەمە لە مێژە هەیە ئەمانەی ئەچنە لە وەزارەتەکان و لە لیژنەکان و لە ڕسمیاتە ئیش ئەەکەن ئەمە قەناعەتیانە ئەچێ مامۆستا ئەبات بچێ بزانێ لە فینلەندا چی ئەەکەن بۆی تو بێتەوە بە تۆ بڵێ تۆ ژوا بکە مناڵێ ئەگەر بیرتامێ باسی ئەوە ناکەین کە ئیسفادەی نییە و سیرکردنی ئەزمموی گەلانی دیکە خراپە و نابێ نا
سیر بکرێ بەڵام بە چ نیەتێکەوە سەیریەکەی چ جۆرە بڕوایەکمان هەیە بڕواکەی ئەوانەی کە لە لێژنەکەەوەی مامۆستانای دەباسی کرد ئەوەیە کە ئەڵێ ئەگەر تەشی ڕێز بێت ئەڵێ شایی نازانێ ئەڵێ عەرز خوارە ئەگەر هەڵپەرکێ بزانی عەرز و مەرزدا نەخێر وان نییە شوێن کاریگەری زۆری هەیە بەڕاستی لە جاتی ئەوەی قوتابی پشت لە یەک بکە بەرامبەر یەک دانیشێ جۆرێک مامەڵی تر دروست ئەبێت جیایە لەوەی پشتی لە یەک بێت جۆرێکی تر مامەڵ دروست ئەبێت جۆرێک دەرس ئەخوێنێت جۆرێک مامەڵە ئەکرێ ئەمە باسی ڕۆژ و دوو ڕۆژ ناکەم ئەگەر بیتانێ باسەکە باسی تەکنیک نییە بڵێ وەڵام من تەکنیکی گروپ بەکارێنم باسەکە باسی تەکنیکی گروپ نییە باسی ڕێگاکانی وانەگوتنەوە نییە باسی قەناعەت و ڕۆحە تۆ باوەڕت بەچی هەیە پێت وایە دانیشتن بەرامبەر بە یەک چی ئەکات ئەنجە بیرکەرەوە ئەگەر مناڵ لە پۆلی یەکی ابتیداییەوە تا 12 بەرامبەر یەک دانیشتی نەک پشتی لە یەک بێت چ جۆرە مرۆڤێک دروستە ینی مەرد نییە ئۆتۆماتیکی ئیتر کۆمەڵگەکە باش بێ بەڵام تۆ هەنگاوێک چوتێتە پێشەوە نیەتێکت لێ هێناوە باشە تۆ لەوە گەڕێ گریمان پۆلەکە لە جاتی ئەوەی هەرێکە و کتێبی خۆی و دەفتەری خۆی لە دەوری نەمامێک بن لە دەوری گوڵێک بن ئەم گوڵێ ئەم ساڵە پرۆژەی ئەم هەر دوو مناڵ و سێ مناڵ و نەمامێکیان لە بەردەما بێ و خەریکی ئەوە بن ئەوە پرۆژەکەیان بێت باش تۆ باسی زمانەکەیت هەر لە چواردەوری نەمامەکەیە باسی بیرکاری و ماتماتیکەکەی هەر لەوێ باسی زانستەکەی باسی کۆمەڵایەتی ئەەکەی دەرسی کۆمەڵایەتی باسی زمانی ئینگلیزی ئەەکەیت بە چواردەوری نەمامێکدا بێت لە حەوشەکە بێت لە حەوشەی قوتابخانە بێت نەک لە ناو پۆلا بێت نەک تۆ 4 ساڵ جارێ تەلەبە جارێک بێتە دەرەوە بڵێ بەهارەقی ناکە چین تۆزێ دانیشی ینی سەیرەکە پۆل هەمیشە لە پۆل پۆلی وەکو خەڵک ینی تەلەبەکانی پۆل هەموو لە ناو پۆلەکان پۆلی چواردیوارەکە کلاسیان بۆ ئەمە لەکوێوە هات کە تۆ بێ ئیلا لە ژوورەوە بیت نابێت لە دەرەوە بیت باشە وتمان لە کاتی باران لە ژوورەوە بیت ئەی بۆ لە کاتی خۆرەتا و خۆشیە هە لە ژوورەوەی ینی شتێکی دیکە هەیە لە مەسەلەی لە ڕوو عملیەکەەوە تێپەڕێەوە بۆتە فەلسەفە و بۆتە دنیابینی دانیشتن لە چواردەوری مێزێک جایە لەوەی کە تۆ پشتێک بێ پرۆژەیەکت هەبێت و تەلەبەت لە چواردەوری کۆ کرد بێتەوە جودایە لەوەی کە هەریەکە و کتێبی خۆی و دەفتەری خۆی و سەیری تەختەکە بکات لە دەرەوەی پۆلەکان وەکو وتمان یعنی بە شێوەیەکی گشتی تۆ لە ناچاریدا بچیتە ژوورەوە نەک لە ناچاریدا جارجار یا بۆ خۆشی بچیتە دەرەوە دوشتی جایە وانە باخچەی قوتابخانە ببێتە پۆل ینی بۆ نمونە مامۆستایەک لە ماوەی ساڵی خوێندن کە 170 ڕۆژە با بڵین 70 ڕۆژی لە حەوشە دەرس بخوێنێت چییە ینی ئەگەر پۆلێکە دوو پۆلەکە ببێتە سەرە ینی ببێتە شتێک ببێتە بەشێکی ڕۆتینی بەشێکی گشتی لە مەسەلەوەی تۆ لە باخچی قوتابخانە دانیشی ئەگەر بڵێ باخچەمان نییە جاوە هەر خۆی مشکلەیەکە باخچە نییە بۆ ئەوێ باخچە نەبێ ئەنجار باخچەک هەر نەبوو گوڵ و گوڵزار ینی شتێک ڕێگەیەک هەبێ ئەگەر نیەتەکە لە سەرەتاوە نەهات بێ بڵێ وەڵا پۆل هەر پۆلە لە کابینە شا بخوێنی هەر هەمان شتە وەکو ئەوەی لە زانکۆکانی من هەم لە سەلاحەدینیش و هەم لە سۆرانیش هەر لە کابینا بوون و باسی ئەوانەکە ئەوان فڕین و ڕانکینمان نازانم چەندە زیادی کرد مامۆستا دەڵێ فەلسەفە تیجێکی ورد و ڕوون و درێژ خەیانمان نییە یا باش نییە دید و پەیام باش نییە پیادەکردنیدا نەوەڵا درێژخایەنە بەوەی کە وەکو وتم 100 ساڵە پۆل هەمان پۆلە شکل و شێوەی دانیشتن هەمان شکل و شێوەی دانیشتن ئیش و کارکردن بە هەمان شێوە لەوە درێژخایەنتر ناوێت بەڵام باش نییە بەڵام قەناعەتی وایە کە تۆ ئەگەر بتەوێت دنیا باش بێت ئەبێ وەکو بڵێ استراتیجیەکی باشت هەبێ ئیتر دنیا باش ئەبێ ئەخ استراتیجێتی باش ئەبێ ڕنگدانەوەی هەبێت لە شوێن ڕنگدانەوەی هەبێت لە بۆچوون و تێڕوانینەکانت بۆ چەمکەکان ڕنگدانەوەی هەبێت لە پەیوەندیەکانی مامۆستا خوێنکار ئەوە تێمە باسی ئەوە شەکەین تەنانەت دەبێت ڕنگدانەوەی لە شوێن و لە پۆل و لە شێوەی دانیشتنیش هەبێت لە دیزاینی قوتابخانەکان هەبێت ینی بۆ نمونە نابێت مامۆستا ئێستا لای ئێمە لەبەر کەمی قوتابخانە بۆتە بیانوو بۆ ئەوەی تۆ لە ژێر خێوەتی شابێت دەرس بڵێیتەوە بۆتە بیان وای لێ هاتوو بڵێ مامۆستاکۆرە بەس نییە ئێمە قوتابخانەمان هەیە نازانم چی ینی ئەوە بۆتە نیەتێک تۆ هەمیشە کورت ئەبینی
هەمیشە سەقفی طموحات بە عەربیە وەکڵی بەرزترین ئاستی چاوەڕوانیەکانت ئەوەیە کە تۆ باران لێت نەدا لەسەر عەبەز نییە لەسەر تەنەکە دانەنیشتین کاتی خۆی لەسەر بلۆکدا ینی ئەو قسانە ئەمە عیبە کە مرۆڤ نەتوانێت لەوە زیاتر لەوەی کە هەیە زیاتر ببینێ و بڕوانێ جاری وایە تۆ دەسەڵاتت نییە قسەکە لەوە نییە بەڵام کاتێک کە بووە سیستەم ئیتر ئەوە کێشەیەوە مەسەلەکە لە ناچاری نییە مامۆستا دەشنێ دەڵێ ئێمە ئەم ساڵ لەوانە ئینگلیزی هەر تەلەبە و تەختەی خۆی ئەهێنا و ڕۆژانی خۆرەتا ئەوچینە باخچەی خوێندەکەکانەوە شتێکی زۆر مهمە شتێکی زۆر جوانە ئێستا بۆ ئەمە ئەگەر بە من بڵێ مامۆستا ئەوەی مامۆستا دەشنێ باسی دەکە ئەوەی ئەمە هەنگاوێک نزیکترە لە پەروەردەی دیموکراتی تا ئەوەی لە پۆل دابیت هەنگاوێک نزیکترە ئەنجارە چوونە دەرەوە ئەبێت بۆی تۆ بە تەلەبە دەڵی خوێندن و پەروەردە هەتەنان لە بینی چواردیواران نییە لە دەرەوەش هەیە وانە مامۆستا شیران دەڵێ ئەم جۆرە پەروەردەی مامۆستایەکی دیکتاتۆریشی دروست کردو ناتوانانی طبعاً خۆ ماسەی دیکتاتۆر یعنی لە سکیدایکی بە دیکتاتۆری هاتووە طبعاً دروست ئەبێ تۆ کۆمەڵگەیەک بۆ شێوەیە دروست دەکەی مامۆستای دیکتاتۆری دروست کرد ناتوانین قبولی بکەین خوێنکار ئازار بۆیە جگە لە پۆل ناتوانین دەرس بڵینەوە کەواتە گۆڕانکاری کورە نەک ناتوانانی مامۆستا هەیە پۆل لەگە تەلەبەشی تیانە بێ دەرسی خۆی ئەڵێتەوە وانە باسمان کرد جارەکەی گۆڕانکاری پلانی درێژخایینی ئەوێت تا ئەقلیەت بگۆڕێت طبعاً گۆڕانکاری ئەوێت گۆڕانکاری وردی ئەوێت بە شێوەی جیاواز بە قەنەعەت پێهێنان بە پێناسەکردنەوەی چەمکەکان بە بینینی نمونەی چاک و زیادکردنی ئەو نمونەی مامۆستا دەشنێ باسیەکاتە مامۆستا دەشنێ لە کوردستانە و لە دنیایەکی سەیر و سەمەرە و لە سویدی ژنیە و ئەوان توانیوە باڵێ و نمونەیەکە کەواتە ئێوە بە ئێمە دەڵێت بەڵێ لە کوردستاندا تۆ دەتوانی دەرس لە باخچەی خوێندنەکە بخوێنی مامۆستا دەڵێ باڵێ مامۆستا قوتابخانەکەی ئێمە 4 ژوور و ساحەیەکی ڕق و تەقە خۆڵ و تەپوتۆزە هیچ ناکرێت گرنگە بۆ ئەو مامۆستایە با بڵێن کە لەو قوتابخانەیە ئەبێ پرسیار بکەم لێ مامۆستا تۆ چی ئەتوانی بکەیت بۆی کە هەتە لە قوتابخانەیەکە کە 4 دیوار و لە پۆلێکدا کە 4 دیوارە حەوشەت نییە چی ئەەکەی یعنی هەرنا وا بکە بە تەلەبەکان بە بازنەی دانیشن یعنی با بە گروپ دانیشن با بە ناڕێک و پێکی دانیشن هەر وەکو تەبەقی هێلکە ئاوە ڕێکرێکدا نەویشت بن ئەخە من جۆرە مرۆڤێک دروست دەکات باسی یەکەین ئەم جۆرە دانیشتنە کە دانراوە نمونیەتێکی هەبووە کەس نەیوتووە باشترین پەروەردە باشترین کۆمەڵگەیەکە کە ئاوا دانیشێ نیەتێکی تایبەتی هەیە نیەتێکی مێژوویی هەیە تۆ وا بکە تەلەبەکانت بە ناڕێکی دانیشن من نمونەی هەندێک ڕستم پیشاندان کە تەلەبە هەیە بەدەما پاڵکەوتووە و هەیە لە عەرزایەوە هەیە یعنی سە من بۆ نمونە ڕسم لە فەیسبووکە ڕسم دادەن دەڵێن فڵان قوتابخانە ڕەحلەیان نییە ئێوەڵا خۆکێشەیە عیبە بۆ سیستەمێکی پەروەردەیی وڵاتێک خۆی بەشت بزانێ وا بێت بەڵام بەڕاستی ئەوە بچووکترین کێشەیە کە هەبێت لەو قوتابخانەیە گەورەترین کێشە ئەوەیە کە لە ڕەحلەی لە جوانترین ڕەحلەش دانیشتی بێ بەڵام ئاسوودە نەبێ مناڵەکە ڕقی لە ژیان بێت خوا نەخواستە لە پۆلی شەشەکە دەرەجەی نەهێنا و زەخت و پەستانی کۆمەڵگەی لەسەر بوو داهیواز لەسەر بوو خۆبی لە خۆ کوشتن بکاتەوە یعنی قوتابخانەی ئەهلی هەیە ئەنتەرناشنەڵە واهینە وا مهم مناڵ بۆتە ڕۆبۆت ئەمەندە خەریکی ئیمتیحانات و خەریکی خوێندن و خەریکی نازەم زەختکردنە لە ماڵ و لە دەرەوە ئاگەی لە دیاری و لە هین نییە ینی هەر دوورمەڕۆ ئەوە تا ئێمە مناڵمان ئیمتیحانیان ڕێک بۆ دانا و ڕۆژی دوای جەژن کە ئەگەڕێنەوە مەکتەب ئەمە یعنی چێمە چ جۆرە سیستەمێکە وڵات چییە ئەهلیە و وایە و گرنگی بە خوێندن ئەدەنەوە وڵا کاکە خوێندیەوەمان هەر نەویست ئەگەر مناڵەکە تام لە جەژن نەکە تام لە عوتڵە و لە خانەوادەکەی نەکە یعنی مەسەلەکە کێشەی کوردستان کێشەی نەبوونی ڕەحلە و نەبوونی قوتابخانە نییە کێشەی قوتابخانەکان کێشەیان هەیە ئێمە وەکو وتم ئەگەر بیرتان بێت کێشەی ئێمە خەڵکی نەخوێنەوار نییە کێشەی ئێمە خەڵکی شەهادەدارە خەڵکی بڕوانامەدارە چکە بڕوانامە بیرتانێ باسی بڕوانامەمان کرد بڕوانامە بەڵگەنامەی ئەوەیە کە کەسەکە کۆرسەکەی تەواو کردووە کتێبەکەی تەواو کردوون نەک فێر بووە بڕوانامەی پەروەردە نیە ئەگەر بیرتانمە باسمان کرد ینی نمونە هەیە بە تۆ بتێ قوتابخانێکی دیموکراتی پێک بێنیت
بە شێوەیەکی تر بیر لە شوێن بکەیتەوە بە شێوەیەکی باسی پەیوەندی ماکە جارەکەی بەس ئەمڕۆ جەختمان لەسەر شوێنە لەسەر شکلی دانیشتنە لەسەر مامەڵەی ئەو مامەڵەیە کە لە ڕێی دانیشتنەکەەوە دروست ئەبێت لەسەر بۆ نمونە درێژایی ساڵ پرۆژەی سەرەکی پرۆژەیەکی نەمامچاندنە لە شوێنێکە ببێتە بەشێک لە قسەکان ببێتە بەشێک لە گفتوگۆکە شێوەی دانیشتێک دیزایانی قوتابخانە ئێمە گەر مامۆستامان مهندسە یان قسە لەگەڵ مهندسەکە هەمیشە بیری لەوە بێ حەزەکەم ئەگەر بەیانی چوونە قوتابخانە مامۆستایان سەیری قوتابخانەکە خۆتان بکەن سەیری زانکۆکانتان بکەن وەکو شوێن سیر بکەن بزانن ئەم شوێنە لەکوێدا یارمەتی پەروەردەی دیموکراتی دەدات لەکوێدا دژی پەروەردەی دیموکراتی دەبینن بە شێوەیەکی تر شوێنەکانە بینن سەیری پۆلکەن سەیری دەرسەکانتان بکەن یعنی ئەوە نمونەتان ئەداتی و ئەزانن باسی چێت نەخش و دیزاین یعنی و ڕێخستنی ناوەندەکانی خوێندن ڕاستیت بوێت ئێمە گەر بمانێ وەکو باسم کرد ئەگەر بمانێ فەلسفەی پەروەردەیی تێبگەین چکە بمان وایە فەلسفەی پەروەردەی ئەوەیە کە تۆ وەزارەت کتێبێکی هەبێت بە تایتڵێکی گەورە لێی نووسرا بێ فەلسفەی پەروەردەی کوردستان ئیتر بەون شێوەیە ئێمە فەلسفەی پەروەردەمان هەیە بۆیە هەمیشە باسی ئەوەکەی نەڵێن لە کوردستان فەلسفەی پەروەردەمان نییە منیش باسی ئەوم کردووە چەند جار و لە ڤیدیۆشیشم هەیە لەسەری بۆی بەڵێ فەلسفەی پەروەردەمان هەیە لە مەلەی ژەڕەوتیش بە هەمان شێوە باسم کردووە وەکو گوتم شکلی ئەوەی کە ئێمە بە شێوەیەکی دیارکرا و هەمومان وەکو یەک پۆلەکانمان لە یەک ئەچن لەسەر بنەمایەکی فەلسەفی دامەزراوە ئەو شێوە دانیشتنە شتێکمان پێ دەڵێت جۆرێک بیرکردنەوەمان پێ دەڵێت ئەگەر وانە بێت تێی ناگەین ئەگەر وانە بێت تێی ناگەین کە وایە تێی دەگەین کەواتە ئێمە شتێکمان لە مێشکە هەیە قاڵبێکە قاڵبەکە فەلسەفەکەی هەر شتێک بەو پشتە کردی ئێمە تێی ئەگەین بەڵام ڕاستیت بوێ نەخش و ڕێخستنی ناوەندەکانی خوێندن مانای ڕاستەقینەی فەلسەفەی پەروەردەی لە کوردستان یعنی سەر بە من بڵێ فەلسەفەی پەروەردەی کوردستان چ ئەڵەم فەلسەفەی پەروەردەی کوردستان تەواوکردنی مەنهەجە فەلسەفەی پەروەردەی کوردستان هێشتنەوەی سیستەمەکەیە ڕێکوپێکی سیستەمەکەیە فەلسەفەی پەروەردەی کوردستان ئەوەیە کە تۆ بەیانیان سەعات 8 داوام دەست پێ بکات سەعات 2 تەواو بێ ئیتر چی ڕوو ئەدا بزەبێت زۆر گرنگ نییە بەڵام ئەو ریتمە تێک نەچێ ئەو هەنگاوانە تێک نەچێت فەلسەفەی پەروەردەی کوردستان پێی وایە کە مەعریفە حەقی بەسەر کۆمەڵگەوە نییە فەلسەفەی پەروەردەی کوردستان پێی وایە قوتابخانە جیایە لە بازاڕ پێی وایە کۆڵان و قوتابخانە دوشتی جودان ئەوە فەلسەفەی پەروەردەی چ جۆرە فەلسەفەی پەروەردەیەک واکە ئەگەر زۆر بیفەلسەفێنین فەلسەفەی ئایدیالیزم فەلسەفەی ئایدیالیزم پێی وایە مەعریفە حەقی بەسەر ژیانەوە نیە مەعریفە لە دەرەوەی ژیانەوە بۆ نمونە بۆی فەلسەفەیە ئەمانە هەمووی فەلسەفەن بەس کە زۆرێک لە خەڵک و ئەوانەشی کە بڕیاردەرن لە پرۆسی پەروەردە تێناگەنەوە ئەوانە نایزانن و تێناگەن نازانن بیخوێننەوە وەکو وایە تۆ من شعرێکم نووسی بێت یا من نووسینێکم کرد بێت کەسێک تێی نەگات ئایا ئەوەیە من مەعنانیە ئەو تێی نەگەیشت مامۆستاشیان دەڵێ بەڵێ وایە ڕۆتین تعبیرە لە فەلسەفەی پەروەردە ڕۆتین تعبیرە لە فەلسەفەی پەروەردە چکە ڕۆتین شتێک ئەکات ڕۆتین وەکو نەیزەک لە ئاسمان و نەهاتە تۆ خوارەوە ڕۆتین بڕیاری لێدراوە کۆمەڵی خەڵک دانیشتون تەوقیعیان کرد ئەبێ وابێت ئەگەر وانە بێت نابێت ئەگەر وان نەکەی عقوبە ئەدرێت دیارە شتێک ئەکات یعنی لە خۆیەوە نییە کابرا لە خۆتی دۆڵای باوا بکەین نیەتێکی لە پشتەوەیە مادەم نیەتە دنیابینی ڕوانگەیە لە بۆشاییە ئەم نیەتانە ڕوونادا کە بۆ نمونە کە وەزارەت بڕیارەدا قوتابخانە دروست بکات یعنی لەسەر کۆمەڵێک بنەما ئەیکات خۆ لە خۆی ناڵێ ئەدوی بڕۆ چوار بلۆکم بۆ لەسەر یەکدانە بیکە بە قوتابخانە خۆ وەشتی واژ ئەکات هەندێک جار هەندێک داشتی واکە بەس بە شێوەیەکی گشتی لەسەر نیەتێک ئەیکات لەسەر کە واژ ئەڵێت مەبەستێکی تر ئەڵێ ئەگەر خوێندن بۆ گەتەشی ڕێز بوو با کارە باش نەبێ مامۆستا دەرسی خۆی هەڵێتەوە ئەوەش جۆرێکە لە دنیابین و لە تێگەیشتن لە کوردستاندا چۆنە شوێنی پەروەردەی ڕسمی لە کوردستاندا چۆن بە شێوەیەکی گشتی ئێوە مامۆستایان خۆشتان مامۆستان و دەزانن نمونەتان لایە مناڵ لە قوتابخانە ئەترسێت ترس ئەوە نییە کە تۆ بگری
دەکرێت نەگریت دەقی پێوەگرەوە ئەڕوات بەڵام بە شێوەیەکی گشتی کە دەرەچێ لەوێ مرتاحترە دێتەوە ماڵەوە دڵی خۆشە حەزی لێ نییە ئاسوودە نیە ئەگەر بیرتان بێت لە ڕۆژی یەکەم وانە یەکەمە باسی مەسەلەی ئاسوودەیمان کرد بە شێوەیەکی گشتی قوتابخانە بینایەکە مناڵ لێ ئەترسێ خوێنکار لێ ئەترسێت باشە حەزی لێ نییە ئەگەر ئامادەیش بێت گەنجیش بێت بە شێوەیەکی گشتی شوێنێک نییە لێ با بڕۆم بۆ قوتابخانە لەوێ ڕەفیقەکان و چی وا و ئەو شتانەی کە من حەزم لێتی لەوێ ڕوو ئەدات وانە شوێنێک کە شوێنێکە وەکو بڵێ شوێنی ئیزعاجیە شوێنی ئەرکە شوێنی دڵگوشینە ئێتە بە هەر شێوەیەک بێت ئەمە وتمان دانیشتنەکەی مەسەلەی حەوشە و مەسەلەی پاک و خاوێنی مەسەلەی دیوارەکان وانە ناوەندەکانی خوێندن یەکێک لە شتەکان ناوەندەکانی خوێندن پاک و خاوێن نین من ینی ئەمڕۆ چوومە زانکۆیەک یعنی مۆڵەکان خاوێنترن لە زانکۆکان تۆ دوور مەڕۆ مۆڵەکان لە زانکۆکان خاوێنترن هۆکاری چییە بۆ خۆ قرارە بازار خەڵکەکە مسەقف نەبن با بڵێن ها شوێنی پەروەردە و گەشە سەندن و دامەزراندنی کەسایەتی و نیشتیمان ئەم هەموو قسە زلانە نییە مۆڵ ئالاسەر قوتابخانە وایە کەچی قوتابخانە و زانکۆکان تۆ ئینسان سوێن بخوات بڵێ پیسترین شوێن لە کوردستانە جگە لە بازارە شعبیەکان قوتابخانە و زانکۆکانن لەوە چه سوێندی نەکەی من ئەمڕۆ چووم تەنەکەی خۆڵەکانی پڕ بوو لە دەبە و ئەم لە عەرزەکە کەوت بوو ئاوە هەڵدرا بۆ بەو کەسێ نەبوو پاکی کاتەوە ناوەندەکانی خوێندن پاک و خاوێن نین یعنی نمونەی خاوێنی نین مۆڵەکان وایە بەس قوتابخانەکان وانین کەچی قوتابخانەکان ئالاسە شوێنی گەشە سەندنی کۆمەڵگە و داهاتوی کۆمەڵگەن ئەوە خۆی لە خۆی دەکەواتە کامیان تەواوە قسە زلەکان هەون یان واقعی شوێنەکە ئاودەستەکان ئاودەستی قوتابخانە من بینم دێ یعنی ترس ناکرین شوێن فرۆژگا ئاودەستەکان تەنانەت لە زانکۆ تا کاتێکی زۆر من هەر نەمێرابتم ئاودەست ئەوە خۆم بگرم خۆش ڕەفیقیشم هەبوو بوو خۆی ئەگەر ینی گەورەیت بە تەمەنی دان 19 ساڵیت خۆ ژنێکی پیاوێکی لە زانکۆ بەڵام ناچی بە کەڵک نایێت دریا درگایە نیە یا ئاویان یا پیس و پۆخڵن یا بۆنی دیا نێجگەرەیت یان کلێنسی تێفڕدراوە ینی پیس و پۆخڵی و ئەوەیە فرۆژگاکان بیرم دێنیە تاریک بوو فرۆژگای قوتابخانەکەی ئەمەونە تاریک وسان زیڕەیە کرد ئەنوە ئەو ئەشکاڵشی سەیر و سەمەریدای خواردنی ئەکسپایریتیایە پسکیتیایە شەکر و هینیتیایە مناڵ خۆی پڕە لە وزە و لە جوڵە وەرە مەساسە و چپس و نازام چیش بخۆ ئەوەی تر هینەکە مامۆسەش پێدە ڕۆڵەدانی شەوست گوێ بگرێت گوێ ڕاکێش ینی تۆ شوێنێکە دروست کردو ئەڵەی قمبەلەیە هەرەوەندە ئاوا لێگرە تەکەتەوە گەلێک بینای خوێندنەوەکی باسم کرد بەڕاستی پێشتر زیندان بوون یا پۆلیسخانە بوون ئێمە لە زانکۆ دەرسمەوتەوە لە زانکۆیەک ئەو بینایی ئێمەتیابوون کاتی خۆ شوێنی پۆلیسی بەعز بوو پۆلیسخانە بۆ پۆلیسخانە کراوە بەس ئەوە دەجا هەم بینایە دیوارە قەیچێک ئاباوی کەین بە زانکۆ بەڵام هەمان مامەڵەی پۆلیس ئەکرێت تۆ هاڵی قوتابخانەکەمان سیستەمێکی بەحسی هەیە و سیستەمێکی پۆلیسی هەیە تەمان دەبەرەوەی تۆ پێ دوایە پۆلیس و پۆلیسخانە و قوتابخانە فەرقێکی نییە گە تەشی ڕەش بێ ئیشی خۆی هەرەکە مەسەلەی سەرما و گەرما لە هاوینا گەرم و لە زستاندا سارد ئەمە بە شێوەیەکی گشتی ئەمەش هینە ئەمە قوتابخانەکانی ئێمن ینی یا کێشەی تەپوتۆزیە یا کێشەی تاریکی ڕوونی هەیە تێژی پیس بخڵیانی بەگشتی وەکو وتم قوتابخانە و زانکۆکانی ئێمە شوێنی دڵفراوانی و ئاسوودەیی نین شوێنی ئەوە نییە بڵێ من ئەچم ئەی بە مناڵەکەم لەوێ دڵی خۆشە یەتەوە ماڵەوە نازانێت چی بکە بەست لە قوتابخانە چێ یاری ئەکات لەوێ لەگەڵ مناڵەکانی ڕەفیقی و ئەکات نازانم گەنجەکەم لەوێ ئەچێ مەشغوڵە سەرقاڵە خەریکی ئەوەیە ینی شخصیەتی بۆ دروستە بێت کەسایەتی بۆ دروستە بێت لەگەڵ هاوڕەکانی گفتوگۆکەن و مێشکیان فراوانەکانە شتی قوتابخانە و خوێندن شوێنی وانە زانکۆکان شوێنی پیاسەکردن و شتیوان لەوە جێبازێکی ئەو پەڕی تۆزە لێرە و لەوێ ئەو تەواویت خۆ ژیانیش هەر پیاسەکردن و ئەو شتان ئاسوودەیی جیایە لە
وەکو بڵێ شتێکە حەز لێتی و ڕوو بدە. ئاسوودەیی جیایە، ئاسوودەیی تۆ دڵت فراوانە، تۆ سەنگینی، تو جۆرە لە قورسیت ئەداتێ، ئاسوودەیی ڕۆحی جیایە لەوەی کە تۆ پێ بکەنیت و نوکتە بڵێیت. شوێنی پەرۆدە لە کوردستانە بۆ کۆمەڵی خەڵکی دیارکراوکراوە، بۆ کۆمەلگە نەکراوە، بۆ کۆمەڵێ خەڵک کراوە کە لە ڕووی جەستیەوە بتوانن، وەکوتم قاچیان بە قاچی خۆیان بڕۆن. ئەگەر منداڵێک ناتوانێت بڕوا بە پێوە ناتوانێت بچێتە مەکتەب بە شێوەیەکی گشتی. باسی قوتابخانەی پێداویستی تایبەت ناکەم، جارە لە زۆر ڕۆ نابێ ئەوە پێداویستی تایبەت بێت. تۆ قوتابخانەی دروستکە هەموو بۆ کۆمەلگە بۆ کۆڵانەکەی دروستکە، خەڵکی کۆڵانەکە جۆرە خەڵکێک. تۆ ئەبێ قوتابخانە بۆ کۆمەڵی خەڵک کراوە لە ڕووی جەستەییەوە بە ئاسایی حساب بن، بە تایبەت حساب نەبن. باشە شێوەی دەرگا و ئەوە شێوەی ڕەسیفەکان، شۆستەکان، شێوەی جادەکان، شێوەی قادرمانی بۆ نمونە قوتابخانەکان ئەگەر 2 قاد بێ 3 قاد بێ مەسعەدی نین. ئێ مناڵێک ناتوانێت سەرکەوێ نابێت بچێتە مەکتەب. تا تۆ بە ئۆتۆماتیکی پێش ئەوەی دەرگای مەکتەب بکەیتەوە ئۆتۆماتیکی کۆمەڵ خەڵکت فراوەتە دەرەوە، خەڵکت دابڕیوە لە ڕووی عەقلیەوە. ئەبێ ئەو مناڵە شت لەبەرکە، بتوانێت شت دووبارە کاتەوە، بتوانێت ئەگەر ویست بتت قسە مەکە قسە نەکا، بتت قسە بکە قسە بکە. ئەگەر لە ڕووی دەرونی و لە ڕووی عەقلیەوە جۆرێکی تر بوو، یعنی ئیلا ئەبێ یەک جۆر بێ. لە ڕووی کۆمەڵایەتیەوە بۆ نمونە ئۆتیزمی هەبێ ناتوانێت بچێتە پۆلەوە، تەمان ئۆتیزمیش هینی هەیە، ئاستی هەیە. باش زۆرێک لە ئێمە خۆمان بە ئاسایش ئەبینین و هیچ کێشەیەکمان کەس هەستیش پێ ناکەوە، ئۆتیزمیشمان هەیە. ئەنی ئۆتیزم نەخۆشی نییە بڵێ وەڵای نەخۆشی وەکو هەڵامەت و کۆمەڵ حاڵەتێکە جۆرێکە لە توانای کۆمەڵایەتی. هەندێک کەسێ حەزی لە یاری نییە، هەندێک کەسێ بێدەنگە، هەندێک کەسێ بە کۆمەڵە دەنگە خشخشی عاجب. نە ئەوانە ئەبێ بچنە شوێنی تایبەتی خۆیان. قوتابخانە بۆ ئەوانە کراوە کە سوودی کارگێڕی و ئابووریان هەیە، یعنی بەکەڵکی تەعینیان، بەکەڵکی ئیش و کار دێن، بەکەڵکی ئەوە دێن کە ببنەن موچەخۆر. یعنی هۆکار چییە؟ تۆ منال لە تەمەنی 6 ساڵیەوە هەتا تەمەنی 8 ساڵی و تا تەمەنی 22 ساڵی ئەگەر هەمووی بە تەرتیب حساب بکەین، فێری تۆ ئەوەت کردوە دانیشێت. چونکە چ جۆرەی ئیشێک لە کوردستانە ئیشی دانیشتنە. تا ئەم ساڵانەی ئەخیر دەبێت کە تەعینات نەماوە، ئەمانە تەعینات وا بووە، تۆ دانیشیت و ئیش دانیشتە. بۆ نمونە تۆ ئەگەر ئیشی دەستی بکەیت، قوتابخانە بۆ تۆ نیە، چونکە تۆ لە هەموو درێژایی خوێندنی تۆدا ئیشی دەستت نەکردووە، یان نووسیوتە نەقلی قسەکانی مامۆستات کردووە یان دانیشتووی. دانیشتن چ جۆرە؟ تۆ چ جۆرە کۆمەڵگەیەک دروستەکەی کە ئەوە 12 و لێرەش 4 ئەوە 16 ساڵی تەمەنی کە شکل و شێوە و کەسایەتی دروست ئەکات بە دانیشتن بەسەر بێت. تۆ کۆمەڵگەیەکی دانیشتوو دروست ئەەکەی، کۆمەڵگەیەکی کارگەڕی ئیداری بۆ ئیدارەدان. لە ڕووی ئابووریەوە تۆ ئەوانەی پیانەت پێداویستی تایبەت وەکو گوناح و شت شتیان پێ ئەڵێن. ئەگەر سبەی دووزەوێ بە کەڵکی بازاری کار نەیە، بیرتانێ باسی بازاریشمان کرد، بە کەڵکی کاسپی و بە کەڵکی پارە پیاکردن نێت، ئەوانە وەکڵی پەروەردەکە زۆر بە کەڵکیان نایە، هەروە تۆزێ مەشغوڵیانەکەن گرنگیان پێ نادەن. شکلی قوتابخانە لە شکلی کارگە و دەستگاکانە. ینی مەسەلەی جەڕەس، ینی هۆکار چییە؟ جەڕەس دانراوە بۆ قوتابخانە بۆ دەرسەکان. ئەمە جەڕەس ئێمە لەوە چێ نەزانین، بەڵام چکۆ وڵاتێکی وڵاتێکی کارگە نییە، وڵاتێکی پیشەسازی نییە. بەڵام کاتێک کە قوتابخانیان دروستکە قوتابخانە دروستکە بۆی کارمەندی کارگە دروست بکەن، لە بەجەڕەس ئیشکا بەجەڕەس بوەستێ، جڕ شەفتی ئیشکردنیەتی جڕ شەفتی ئیشکردنی وەستا. ئەم هەمان شێش بۆ قوتابخانە تۆ نمێشتا جۆرێک مرۆڤ دروستەکەی کە لە کارگە بتوانێت ئیشکە. لای ئێمە کارگە نییە، بەڵام مۆزەفەیە. ئێمە قوتابخانەکانمان بۆ دروستکردنی مۆزەفە، بۆ دروستکردنی فەرمانبەرە کە لە دەستگاکانە بتوانێت ئیشکە. لە دەرەوەی ئەوە نییە، بۆ بازار و دوکان و بەسەر پێوە بێ و بێت و بچێت نییە، چونکە تۆ 18 ساڵ 16 ساڵە دایەنیشێنیت. حەزەکەم باسی ئەو ڕاهێنانە بکەم بە کورتی. باش مامۆستا ناهیدە دەڵێ هەمیشە پێشنیاز ئەەکەین بۆ ئەوەی کە لە جاتی چپس و مەساسە و میوەکان ئەوە ئەچینەوە سەری شڵای خوێنین ئەی خوێنمەوە مامۆستا ناهیدە ببوورە. ناوەندەکانی خوێندن تەمان لە کتێبەکە بە تێبینی باسی ئەوەم کردووە
کە ڕاهێنانمە بەسم زۆر بە کورتی باسم کردو تەبعاً لە لاپەڕە 1970 قوتاب ناوەندەکانی خوێندن بە زانکۆ و بە قوتابخانەوە دەرفەتی ڕاهێنان لەسەر ژیان نادەن. یعنی سەیری تۆ وەکوتمان شوێنی پرسیارە لەسەر ژیان و کارکردن بۆ ژیان. ڕاهێنان بە عەرەبی ریاضە باشە، بە ئینگلیزی دیسپلن باشە، یا پراکتس یا دیسپلن هەردووکی ئەکات ترینینگ بۆ نە بەس کەم زیاتر کەمتر مەبەستم لە ترینینگە بەو معنایی کە تۆ ترینینگ ئەەکەی هاڵە ترینینگەکە مەبەستن لە دیسپلن ئەوکو بڵێ ڕێکخستنی وەکو بڵێ زەبط و ڕەبتکردنی ژیانی خۆتە دەرفەتی ئەوە ناداتێ. باشە لە نمونم داوە بۆن بە عەرەبی پێوتر ریاضە یا لە ڕاضە یا لە ڕەوەڵەوە دێت ئەسلەکەی بەوەی کە تۆ جڵەوی ئیشەکەت بگری تەرتیبی کەی شتی بۆ دانەی باشە ڕێکی بخەی بیری لێ بکەیت تۆ بڵێ من بڕیارە دەم ئاوا بژیم بڕیارە دەم ئاوا بکەم ئەمە شتەکانی منە ئەم جۆرە ژیانە بۆ من باشە ئەم جۆرە ژیانە بەسەرەبین ئەم جۆرە ژیانەمان ئەوێت ئەم جۆرە کۆمەڵگەیەمان دەوێت دیسپلنی ئەەکەی وەکو بڵێ ڕێکوپێکی ئەەکەیت باشە لە هەمان کاتیشە دیسپلن یعنی تۆ بڵێ چۆن هاڵی کەسێک دیسپلن ئەەکەی یعنی کەسێک تربێت ئەەکەی تربێت کە تربیەیە کە معنای پەروەردەی وانە بۆیە مانای ڕاهێنان لێرە مانایەکی فراوانە نەک تەنها مەسەلەی تەمرینە. یعنی تۆ قوتابخانە ئەو شوێنە نییە کە لێی فێربی ژیانە چۆن بەڕێوە بەریت دابڕاوە لە ژیان ئەوە بکە چەند جاریش باسمان کرد و پێشتر باسماکە ئەمە واقعی شوێنە لە شوێنی پەروەردەیە لە کوردستانە ئەمانە. ناوەندەکانی خوێندن کەمترین دەربۆ نمونە ناوەندەکانی خوێندن کەمترین دەرفەتی یاریکردنیان تێدا یعنی شوێنی یاری نین بە تایبەتی بۆ بنەڕەتی خوێندنی منەڕەتی بە شێوەیەک تۆ بەگشتی لە کۆمەڵگەی ئێمە لە کوردستان یاریە خوێندن یاری خوێندن دوشتی جودان پەروەردە شتێکە یاری شتێکە ناکرێت تۆ لە یاریەوە فێربی نە یاریە پەروەردەش پەروەردەیە. بۆیە سەیرەکەی قوتابخانەکانە شوێنی یاریکردن نین شوێنی مامەڵەیەکی زۆر سجنی زۆر تن زۆر سعات ئەو 40 دقە تۆزێک ئەوە یەکە ڕاکە بۆ تریاڵە ڕاکۆی تریاڵە گوێرەوەش بگریاڵە گوێرەوە بگە دەی کتێبەکە و دەی امتحانەکە و دەی ڕسمیات و دەی فرمانی وەزاریەکە و دەی ڕێنماییەکان و دەی نازانم ڕۆتینیات شوێنی یاریکردن نییە. بۆ جەبەرۆ پێ وایە پەروەردە لەکوێ یاریکردن لەکوێ ڕۆڵە خۆ تۆم نەناردەوە بۆ یاریکردن تۆ ناردەوە بە فێربی دایک و باوک واڵێ مامۆستا واڵێ سیستەم واڵێ هەمووی واڵێ بۆیە پێمان وایە بە شێوەیەکی گشتی لە کۆمەڵگەی ئێمە یاریە و خوێندن و پەروەردە خوێندن پەروەردەی جودایە بەس کە تۆ بیری لێ بکەیتەوە بەڕاستی بەو شێوەیە کەمە باسیەکەین تۆ کە لە یاریکردنەوە فێر بوویت و فێری مامەڵە و فێری مامەڵەی دیموکراتی و فێری هاریکاری و هاو ئاهەنگی بوویت ئیتە پەروەردە ئەوەیە با لە یاری بێ با لە کتێب نەبێت کەی زانیت کتێبەکە سوودینە کتێبەکە فڕەدە و لێگەڕە بە یاریەکەی بکەگە تۆ مەبەستت جگەل لە کتێبەکە شتێکی دیکەوێت. بەڕاستی ئێمە کاتێک کە دەستکاری یاساکانەکەین و دەستکاری سیاسەتەکانەکەین و دەستکاری پرۆژەکانەکەین چەمکەکان ئەگۆڕین و باسی دیموکراسی ئەەکەین و باسی بنەماکان و بەهاکان و کۆمەڵناسی و کۆمەڵایەتی و نازانم پەروەردەی مەدەنی و ئەم قسە زلانە دێنە ناو یاسا و نووسراوەکانەوە کاتێک کە تێڕوانە پەروەردەیەکان ئەلاساز ئەگۆڕین دەبێت لە گۆڕانی شوێنیشدا گزارشتی لێەوە بکرێت. وەکو گوتم چاکسازی لە پرۆگرام ئەەکەین ئەلاساز بەس قوتابخانەکانمان هەمان بە هەمان شتن. باسی دروستکردنی قوتابخانە ناکەم وەکو گوتم باسی ئەوە یەکەم بۆ نمونە شێوەی دانیشتنەکە دەستکاری نەکرا نەبووە عادەتی قوتابخانە شکلی قوتابخانە نەگۆڕە جایتر یاد لە دیوارە یا لە شوێی دانیشتنە یا لە پۆلە یا مامەڵەیە یا لە شوێنی خوێندنە جارجارەگە مامۆسایەک ئازابێ لە هەندێک قوتابخانە نەک لە هەمووی هەڵبەت هەندێک قوتابخانە ئەگەر ئازابێ هەفتەی جارە لەوەی بیان باتە دەرەوە کە ڕۆژ خۆشەکتر چوونە دەرەوە لە پۆل بە شتێکی غیر عادەتی حسابە نەک بەوە بە شتێکی ڕۆتینی و عام. بەڕاستی باسی ئەوە کرا پێشتر ئێمە کۆمەڵگەی ئێمە و دیموکراسی بۆ ئێمە ئەبێت و نابێت و مامۆستایەک ئێستا باسی کرد کە مامۆستای دیکتاتۆر دروستەکە ئەمانە فەرهەنگی نادیموکراتی بەرهەمی شوێنی نادیموکراتی بەرهەمی شتی تریشە بەس یەکێک لەوانە بەرهەمی شوێنی نادیموکراتیە. ئێمە بۆیە قوتابخانەکان و
و پرۆسی پەروەردەییمان نادیموکراتین لەبەر ئەوەی شوێنی پەروەردەییمان شوێنی پەروەردەی نادیموکراتی فەرهەنگی نادیموکراتی کولتوری ئێمە ئەگەر نادیموکراتی بێ لەبەرەوەی شوێنەکانمان شوێنی نادیموکراتی ئەو دوو پرسیارە بەو دوو پرسیارە کۆتایی پێدێنم کە لە کۆتایی بەشەکەشدا کردومە چۆن وەکو مامۆستایان ئەگەر نمونە بدەنیانی چۆن شوێن گەشە بە ڕۆحی دیموکراسی دەدات نمونەی ئەوەی لە قوتابخانەکانی خۆتانەوە لە ئەزمموی دیکەوە لە دەرس و دروستی خۆتانەوە لە مامەڵە لە دەرەوەی قوتابخانە لە ناو قوتابخانە مامۆستا شیلان وەبزانم باسی ئەوە کەوتی ئێمە قوتابخانەکەمان واکەین و نمونەیەکی باشە ئەوە بەڕای من وەکو بڵێ نمونەیەکی باشە بۆی گەشە بە ڕۆحی دیموکراسی بدرێت و پرسیاری دومیش ئەوەیە کە مامۆستایان باسی ئەزمموی خۆیان بکەن لەوەی لە نەخشی خوێندنگەدا لە دیزاین و هەندەسە و شکڵی قوتابخانە خۆت وەکو مامۆستا و کاتێکیش کە خوێندکار بووی چ جۆرە کارێکی لەسەر دەروونت کردەوە من بۆ نمونە باسی نمونەی خۆمم کرد کە نەدەچوومە ئاو دەستخانەی مەکتەبەکە بە مناڵی و بە گەنجی و بە مراهقیش هەر خۆمە گرتیان لەبەرەوەی بەکەڵک نەداهات ینی بەکەڵک نەداهات فرۆشگاه مەجبور نەبوومە نەئەچم بۆ حانوشت بکڕم لەبەرەوەی ئیزعاج بوو پێم خراپ بوو هەستمەکە تاریکە ئیزعاجە ڕقم لێ بوو ئەوە ینی ئەزمموی خۆمە